دوای 2 ساڵ لە کوژرانی گەنجێک بە گولەی پاسەوانانی بارەگای پارتی دیموکرات لە قەزای چەمچەماڵ، هێشتا کە سوکارەکەی هەر چاویان لەوەیە یاسا مافیان بۆر بگرێتەوە و کەمێک لەباری خەمیان سوک بکات. ئێمە سکاڵامان لەسەر و کەسانە تۆمار کردووە کە دەستیان هەیە لە شەیدکردنی ڕۆڵەکەمان، بەڵام تا ئێستا دەستگیر نەکراون. ڕۆژانە بە بازگە و شارەکاندا بە بەرچاوی هێزە ئەمنیەکانەوە هاتوچۆ ئەکەن. لەلایەن پارتی و پلە و پۆستیان بەرز کراوەتەوە. داوامان لە هێزە ئەمنیەکانی زۆنی سەوز هەیە چۆن پارتی فەرمانی گرنی بۆ کەسانی پلە بەرز و پلە باڵای زۆنی سەوز دەرکردووە. ئەڵێ دەبێ بێنە بەردەم دادگا و دادگا بە ئەوانیش لە زۆنی سەوز هەوڵ بدەن ئەو بکوژانەی براکەی من دەستگیر بکەن لە زۆنی سەوز و دادگایان بکەن. ئەگەر دادگا بۆ ئەوانیش سەروەرە لە کۆداییدا ڕای دەگەێنم. ئێمە لە خوێنی خۆمان خۆش نابین و بە پارە نایفرۆشین. ئەگەر دادگا ئەو کەسانە دەستگیر نەکات خۆمان تۆڵەی خۆمان دەکەینەوە. 2 ساڵ لەمەوبەر و لە میانی خۆپشاندانی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵدا بۆ خواست و داواکارێکان، گەنجێکی تەمەن 23 ساڵ بە ناوی ئەدهەم یەحیا بە تەقەی پاسەوانانی لقی نۆزدەی پارتی شەهید کرا. دوای 2 ساڵ لەو ڕووداوە جگە لە فەرمانی دەستگیرکردن هێشتا هیچ دانیشتنێکی دادگا بۆ دۆسیەکە بەڕێوە نەچووە. وڵی ئێمە دامانتە دەست دادگا، ئەمانەوێت دادگا سەروەر بێ. حتا ئیستا هیچیان نەکردە، دادگا هیچی نەکردە. یعنی ناوێرن کوردەکەی ناوێرن بیانگرن. ئەگەر ئەوان لێران 7 نەفەرە بگرن 7 نەفەر لەوێ ئەگیرێ. خۆیان بە کوردەکەی واڵن ئەرێن ئێمە ئەگەرم 7 نەفەرە بەرپرسە پارتیە بگرین لەوێ ژەوان 7 نەفەرەگرن. ئەمە وەک حیزبایەتی لێ هاتە. ئێمە هەرم یەکەم جاکە شکاتمان کرد لەم بەرپرسانە هەروتمان یاسا سەروەر بێ، بەڵام هەتا ئێستا هیچ شتێکیان بۆمان نەکردو یاسا. هەر داواکاریمانەوەی هیچ داواکاریمانی هەر یاسا سەروەر بێ. ئەمانتەوێ خۆمان کەوا ئیشێ نەکەی بانی دوبانی بەسەر خۆمانە بشکێتەوە. ئەمە فەرمانی گرنی ئەو کەسانەیە کە دەستی براکەمایە. بە وتەی کە سوکاری ئەدهەم بێت، ئەو کەسانەی دەستیان لە کوشتنی ڕۆڵەکەیاندا هەبووە 7 کەسن کە هەمویان فەرمانی دەستگیرکردنیان هەیە، بەڵام تا ئێستا دەستگیر نەکراون و لەلایەن حیزبە باڵادەستەکانەوە داڵدە دەدرێن. لە بەرامبەریشدا زیاتر لە 40 جار داوای سوڵحی عەشایری لە دەرەوەی یاسا لە بنەماڵەی قوربانیەکە کراوە، بەڵام ئەوان ڕەتیان کردووەتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی بنگرد لە سنووری قەزای چەمچەماڵ.